لا دوای یاری هەفتەی 28 خوڵینیای عێراقیش و لێرەم شەو دەبێتە میوانی نەفتی بەسڕە هەوڵ دەدات درێژە بە ئەنجامە باشەکانی بدات و بەربەستی نەبردنەوە لایەنەکەی بەسڕە بشکێنێت و یەکەم سەرکەوتنی بەسەردا تۆمار بکات. دوایین ئامادەکاریەکانی یانەی هەولێرە بۆ ڕوبەڕووبوونەوەی نەفتی بەسڕە لە دوایین یاری هەفتەی 28 خوڵینیاوی عێراق هەولێر لە دوو یاری ڕابردووی دوو سەرکەوتنی گرنگی بەسەر کارەبا و زەوڕا تۆمار کرد بە ئەورەیەکی بەرزەوە گەشتی بەسڕای کردووە تاوەکو بۆ یەکەم جار لە مێژوویدا لە یانەی نەفتی بەسڕا بباتەوە. ئێمە دوای دەستپێکردنەوەی خولی عراقی بە شێوەیەکی باش دەستمان پێکرد الحەمدوللا دوو یاری قڕس هەردوو یاریەکە هەیەک لە یەک قڕستر بوون توانیمان هەردوو ببینەوە ئینشاءڵڵا ئامادەکاری تەواویشمان کردو بۆ یاری نەفتی بەسڕا چونکە حساسیەتێک هەبووە لە پێشووتر لەگەڵ یانەکانی بەسڕا بە تایبەت کە یانەی هەولێر لەگەڵ یاری دەکاتن بەڵام ئەمە هەموو هەوڵێک دێن هەموو هەوڵێکیشمان داوەتە ئێستا بۆ حساسیەتە نەیەڵێن بۆی بتوانین پەرە بەبردنەوەکانمان دە و بین و ئێستمڕاری و بەردەوامی بۆ بردنانە بدەین کە تا ئێستا لەسەری ڕاهاتوین تەنها بۆ بردنەوە دەچینە بەسڕا بۆ هیچ شتێکی دیکە نەبێتن. یانی هەولێر تەواوی ئامادەکاریەکانی بۆ یاریەکە کردووە و هیچ یاریزانێکی بەهۆی پێکان و کارتەکانەوە دانابڕێت. هەولێر خاوەنی 35 خاڵە و لە خانەی دێمی ڕیزبەندیە بە خاڵێک لە پێشنەفتی بەسڕای ڕکابەریەتی لە ئەگەری بردنەوەی هەولێریانەکە دوو خانە هەڵدەکشێتە سەرەوە و پلەی هەشتەم دەگرێت لایەنەکانی دیکەی پێشەوەی ڕیزبەندیش نزیک دەبێتەوە. وەک دەزانی دوای دەستپێکردنەوەی خولی عراقی ئێمە لە دوو یاری توانێتمان لە یاریگای خۆمان سەرکەوتن دەستبێنین بێگومان پاڵپشتی ئەو مەهاندەرێکە لە یاریگا ئامادەبوون ئێمە توانیمانە دو یاریە بە سەرکەوت مکۆتابێنین ئەم یاریشمان لە دەرو یاریگای خۆمانە بەڕاستی یاریەکە لە یاریگایەکی باشە یاریگای بەسڕا یاریگای باشن ئێمە بەڕاستی بۆ سەرکەوتن دەچین هیوادارین بتوانین لەو یاریە پەرەو بە بردنەوەکانمان بدەین بتوانین لە ڕیزبەندێکە تێداینە زیاتر بەرەو پێش بچین ئێمە ئێمە لە ڕیزبەندەکان بینە پێشەوە بەڕاستی ئێمە تمەمان لە 5 تا 8 بە ئەو ساڵ کۆتایی پێبینین بۆ ئیمکاناتێکە هەمانە ئینشاءڵڵا دەتوانین لەو یاریە سەرکەوت مەزێنین هەموو ئامادەکارێکمان کردیا ڕاهێنەر ڕێنمایی تاوامان پێدەداتن گرنگی تاواش بۆ یارە دێن بۆی بتوانین سێ خاڵ یاریەکە بەدەستبێنین. یاری نێوان نەفتی بەسڕا و هەولێر لەسەر یاریگەی فەیحا لە شاری بەسڕا و لە کاژمێر دەی شەو ئەنجام دەدرێت هەردوویانە لە 13 یاری فەرمی بێگەیشتون نەفتی بەسڕە خاوەنی 8 سەرکەوتنەوە و 5 یاریش بە یەکسانی کۆتایی هاتووە هەولێر هیچ سەرکەوتنێکی بەدەست نهێناوە بۆ ئەوە یاری دەکات ئەو بربەستە بشێنێت و یەکەم سەرکەوتن لە سەریانەکەی بەسڕا بنووسێتەوە. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.